ڕشتەی مرواری. نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. ڕشتەی مرواری کۆمەڵە دەبیەکی هەرە بە نرخە لە فەلسەفە و بیر و باوەڕی کوردی، لە قسەی خۆش و نەستەق و لەو دەماغ چاخکەرانەی کە لە ئاسۆی خەیاڵێکی کوردیەوە گزنگیان داوە. بیری کوردی قاپی دڵی خۆی کردوتەوە، بۆنی عەبیری تێکەڵاوی بای شەماڵی ژیری کردووە و وەکو ڕووناکی بەری بەیان بڵاوی یەکاتەوە بەسەر دڵی خوێنەرەکانی. خوێندەواری چرای ژیانە. بەرگی یەکەم. سەرەتا. گیتی ئەدەب گیتیەکی فراوانە، نامەوێت لەمەوە بدوێم. ئەگەر یەکێک ویستی بە پوختی لێ تێبگا تەماشای کتێبی مێژووی ئەدەبی کوردی عەلادین سەجادی بکە. بەڵام ئەوە ئەڵێم کە قەومی کورد ناموسی تەبیعی هەزاران ساڵە هێشتوویەتەوە. هۆی ئەممانەوەیە گەلێ شت بووە، یەکێک لەوانە تەریکی و گۆشەگیری بووە لە عالەمی بێگانە. ئەم سوچەی زمانەکەی بۆ هێشتوتەوە. ناتوانی قەومێک ناو بنێ بە قەوم تا زمانی نەبێ. بۆیە بە ئینگلیز و یا جەرمەن و یا عەرەب ئەوترێ ئینگلیز، جەرمەن، عەرەب، چونکە زمانیان هەیە. کە زمان نەبوو قەومیەت نییە. کوردیش تا ئێستا بۆیە ماوەتەوە چونکە زمانی هەبووە. ئەگەر زمانەکەی نەبێ مەفهومی کورد لە فەرهەنگا نامێنێ. لە سەرەتای ئەم سەدەی بیستەمەوە وردە وردە خوێندەواری لە ناو ڕەمەکی کورددا پەرەی سندووە و ئەستێنێ. ئینکار ناکرێ خوێندەواری چرای ژیانە، بەڵام لەلایەکی ترەوە من هەز بە زیانێکی گەورە ئەکەم. لەم ڕووەوە هەز بەوە ئەکەم چونکە خوێندەواریەکە بە زمانی کوردی نییە، ڕەنگە هەتا سەدەی بیستەم بەسەرە چێ قەومی کوردیش نەمێنێ. بۆیە ئەڵێم نەمێنێ چونکە مناڵەکە لە قوتابخانەی غەیری کوردی لە باتی وشەیەکی کوردی فێری وشەیەکی غەیری کوردی ئەبێ. ئەو وشەیە دێنێتەوە ماڵەوە و قسەی پێیەکە. برا بچکۆلەکە و خوشکە نەشمیلەکەی لێەوە فێرە بن. باوکی مناڵەش ئەڵێ کۆرپەلەم فێری زمانینان پەیداکردن بووە، ئەوی ژوەری یەگرێ. دایکەشی ئەڵێ لە دەورت گەڕێم چەند قسەکانت جوانە، ئەویش فێری ئەبێ. بەرەبەرە زمانی قوتابخانەی غەیری کوردی مناڵەکە شوێن هەوارێکی خۆش بۆ خۆی لە ماڵی باوکی مناڵەدا دروزەکا و زمانی مادەرزادی کوردیەکە لە ژێریا دەزەکا بە نقەنق. کە پشتێک بەم جۆرە ڕۆیشت پشتی دوو هەموو سێهەم ئەڵێن با و باپیری ئێمە بەڕەحمەت بن بە زمانی قسەیانە کرد کە پیانەوت زمانی کوردی. ئەوانەی کە هەز بە قەومیەتی کوردیەکەن و هەز بەوەکەن کە بڤەیەکی گەورە بڵۆقەی زمانەکەیانی داوە، ئەگەر تەنها ئەم قسەیە بخوێندنەوە ئەکەونە سەرە و باوەڕە کە زیندووکردنەوە و بوژانەوەی زمانی کوردی لەسەر قاقەز چکارێکی گەورە کاتە سەرمانەوەی قەومیەتی نەتەوەی کورد. هیچ ئامانجێکم نییە تەنیا پاراستنی زمانی کوردی نەبێ، ئەویش بۆ پاراستنی قەومیەتی کورد لەو تەنگ و چەڵەمانە کە گەماروەی داون. دنیای ئیمڕۆ وەکو دنیای دوێنێ نییە، گۆڕانی ئیمڕۆ وەکو گۆڕانی پێرێ نییە. قەومی کورد ئەبێ کۆشش بکە بەبێ جیاوازی بۆ پاراستنی قەومیەتی خۆی. ئەم کۆششە بە خزمەتکردنی زمانەکەی ئەبێ. زمانی خۆت پارێزە و بە زمانی خۆت بخوێنەرەوە، ئیتر خەمی هیچت نەبێ. هیتلەر کە یادداشتەکەی کفاحی داناوتی ئەم نووسینەم بە زمانێکە گەورەتر. عالمێکی ڕایەق چۆنی لێ تێگا، شوانێکی سەرکێویش هەر بەو جۆرە لێ تێگا. بە زمانێکە کە زمانی ئەڵمانیە. منیش هەرەوەنداڵێم ئینجا بابچینە سەربارێکی تر بۆ من و ئەم کتێبە. بە بیرەوەری خۆم حەزم بە قسەی خۆش کردووە و لە بیستنی قسەیەکی خۆش وەکو هەستم بە دەنگێکی نهێنی خۆش کرد بێ وابوو. لەبەرەوە خۆم لە خۆمەوە هەرە گەڕام بە شوێنە و قسە و سەرگوزەشتە کوردیانەدا کە لە ناو کورددا باو بوو. بەبێ ئەوە بە شتێکی تر بزانم گەلێکیان لە سنگ مامانەوە. دیسان هەر تێریشم ناخوارد، ئەمووی زیاتر ببێت. لە پاشا کامبینی گەلێکی تر وەکو من حەز بە قسە و سەرگوزەشتەی خۆشەکەن و شوێنی یەکەون بەلامەوە سەیر بوو کە ئەمە بۆچ وایە. لە پاش ورکردنەوە تەماشام کرد
ئەمانە ئەو مەعانیە ڕۆحیانن کە بەوشە تەعبیریان پێ لێ ئەدرێنەوە. ئەمانە ئەو ئەدەبن کە لەگەڵ سروشتی ئادەمیزاد تێکەڵاو کراون. ئەو وەختە بۆم ساغ بووەوە کە ڕاستە ئادەمیزاد ببنەچە پابەندی ئەدەبە، چونکە ئەدەب خۆراکی ڕوحەکەیەتی. بۆم ساغ بووەوە کە گەورەی ئەدەب بناغەی هەموو گەورەییەکە، با هەست بە گەورەییەکانی تریژ نەکرێت. کە چوومە بنج و بناوانی کارەوە دەستم کرد بە خوێندنەوەی شتی تر. تەماشام کرد تەنها قەومی کورد نەبێ، قەومەکانی تر بە هەردوو دەستەوە چوونەتە ژێر ئەدەبیات. هەر جۆرە شتێکیان بوو بێت خێرا لاپەڕەی کتێبەکانیان پێپڕ کردوێتەوە و نەیان هێشتووە ون ببێت. کە ئەمەم بینی وتمایە بۆ چی شتی وامان نەبووە لەگەڵ هەموو قسە خۆشانەدا کە هەمانە. لەوە زیاتر هیچم بۆ نەدۆزرایەوە کە ڕەنگ بێ لە ناو ئێمەدا وتەی شوورەیی عیبا نەیهێشتووە هیچ شتێک پێکەوە بنێ. دیارە هەرواش بووە، چونکە زۆرتر ئەو قسە و سەرگوزەشتە خۆشانە تا ئێستا هەروە بەڕەشەخنێکەوە گێڕاونەتەوە و لەوا نەبوون هەر لەگەڵ یەکێکیانی لێک گێڕابێتەوە خێرا لێ هات پێتنە سەر پێ و عیب نییە تۆم قسە ناشرینە گێڕیتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەو قسەیە کە ناشرین وەیە پێچەوانەی ئەدەب و شەرمدا ئەنرێ، ئەوە جەوهەری ئەدەب و ئەقڵە و ئەدەب لەوە دروست دەبێ. ئەدەب پەردەی ژیانی کۆمەڵە کە شان بە شانی هاتۆتە خوارەوە، ژیری و زەینی پێشانەدا ڕابواردن و هەڵس و کەوتیانە خاتە ڕوو. ئەو پارچە قسانە وەکو لە ڕواڵە تا ساویلکەن لە معنادا زۆر شدەگەیەنن. ئاسمانی معنایان گەلێ بەرزترە لەوە ئاسمانە کە تیایانە دەرەکەون. قەومەکانی تر هەموو شتێکیان وتووە و نووسیویانەتەوە، ئیتر چاک بوو بێتن یاخراپ نەیان هێشتووە سەریان تیا بچێ. منیش لەبەرەمانە هاتم لەم سەرگوزەشت و پەندانە بە ئەندازەی دەسەڵات و بگرە زیاتر لە دەسەڵاتیشم لێ کۆکردنەوە و حەزم کرد لەم ڕەوشەوە کتێبێکمان ببێت. ئەزانم سەرەتا لەوانەیە زۆر کەسی لێ بکەوێتە تەقەوە و بڵێ قسەکان بێشەرمی و پێچەوانەیە دەبی دیوەخانانە، نابووە شتیوا بنووسرایە. منیش حەقیانە دەمێ، چونکە هەموو شتێک لە سەرەتاوە لەبەرەوە تازە کورەیە بەرهەڵستی بۆ پەیدا بێ. بەڵام لە پاش ماوەیەک ئیمان بەوە دێنن کە سوچێک لە ئەدەبی ومبووی کوردی زیندوو بۆتەوە و دارمێخەکی سیسی ئاو لێ بڕاو گەشێنراوەتەوە. ئەمە و دیسانەڵێ کابراەک نوێژی نیوەڕۆیە کردووتی نیەتمە 8 ڕکات نوێژی ئەم نیوەڕۆیە یەکەم، کە لێ بووەوە مەلا پێیوت باوکم نوێژی نیوەڕە 4 ڕکاتە، کەی 8 ڕکاتە نوێژەکەت بکەرەوە. ئەویش پێیوت مامۆستا من 8 ڕکاتم کردووە، خوا تێکەوێ 4 چاکی بۆ خۆی هەڵبژێری و 4ەکەی تری بداتەوە بەسەر خۆمە. ئێستاش ئەم کتێبە هەر کەسەی خوێنێتەوە و ئەوەی چاکە بۆ خۆی هەڵبژێرێ و ئەوی خراپە بیداتەوە بەسەر خۆمە. دیسانەی لێمەوە کاکی کوردی خۆشەویست، تووڕە مەبە بۆ نووسینەوەی ئەم کتێبە. میلەت وەکو باخی پادشاهانە، گوڵی چاکیشی تێدایە و هی خراپیش. لە گەورەتر کتێبی ئەدەبیاتی عالەمی عەرەبی ئەلەغانی ئەبوو فەرەز ئیسفەهانی و عقدی الفەرید ئیبن عەبدی ڕەبەیە ئەم کتێبانە عالەمی ئیسلامی و غەیری ئیسلامی دانیان پیانێن کە شاکتێبی ئەدەبن. ئەمە بێجگەلە المستەطرف في كل فن مستەظرەفی شەهاب الدین ئەحمەدی ئەبشەهیە. ئەگەر بە پوختی چاوێک بەوانەدا بخشێنی بۆ دەرەکەوێ ئەوانەی من لەم کتێبەدا نووسی و من شوورەییەکان نەگەشتوتە شوورەیی هەندێ لەوانەی کە لەوانە نووسراون. ئەم قسانەی ئێرە وەکو شوێنانی تر هەر یەکە دەورێک یەکجێڕنەوە، هەم ئەدەبە کە ئەدەب پەردەی ژیری تاک و کۆمەڵک گێڕێتەوە، هەم بۆنێکە بۆ دەماغ کە بۆنی دەماغ لەزەتی ڕوحیە. عەلاءالدین سەجادی 24 سێی 1952. سەرنجێک ئەبێ ئێمە وە بزانین کە لە ناو کورددا مەلا دەستەیەکی دیاری و ئاشکرا بوو. بەرەی خوێندەوار و زانیار هەر ئەوان بوو. لە هەموو وەختێکا و لە هەموو شوێنێکە بە پەنجەیان بۆ ڕاکێشراوە. ئەم دەستەیە لە ناو مەردما تا ئەو پەڕی بە چاوی گەورەی و ڕێزلێک گیراویەوە تەماشاکراوە. لە ئیشی بچووک و زلدا پرس بەوان کراوە و ئەوان بڕیویانەتەوە. تەنانەت ناوی مەلا بە زۆرێک بەرز بووەتەوە، ناوی هیچ چینێکی تر نەبووە بەرامبەری بە ناوی ئەوان بکە. لەبەرەمە ناوی ئەمان لەسەر زمانی گەورە و بچووک بووە. فەرمانێک ئەمان دابێتیان گێڕانەوەی نەبووە. جابەم بۆنەوە هەچ کار و فەرمانێک بوو بێت دراوەتە پاڵەوان و تویانە مەلا وای وتووە یا مەلا وتی. وتنی ئەم ناوە لەسەر زمانی خەڵک هەمووی نیشانەی خۆشەویستی و گەورەی ئەوان بووە. وەک چۆن لە ماڵێکا خێزان و ماڵ و مناڵی ئەو ماڵە هەر کامێکیان هەستن و هەر قسەیەک بکەن بۆ ئەوە کە ئەو ئیشەی تر کێشەی تێدا نەبێ هەرەڵێن باوکم وای وت یا باوکم وتی.
دیارە ئەم ڕستە نیشانە و بەڵگەیە بۆ گەورەی باوکەکە لە بەرچاوی خێزانەکەوە. وتنی ناوی مەلایش لە بەرچاوی تێگڕای مردمەکەوە ئەم سەمەرەیە بووە. بۆیە لە زۆر شوێنی سەرگوزەشت و قسەی کوردیدا وشەی مەلا پاڵەوانی سەرگوزەشتەکەیە. قسەی نەستاق. خلکی مستەفای پیروەیس ڕیش سپیەکی هۆزی شاتری بوو لە عەشرەتی جاف. قسەکانی هەموو دانسقە بوون. ئەمە یەکێکە لەو قسە بە نرخانەی کاڵێ قسە بیگێژە بیبێژە بیوێژە.